ئەمە هەموو مسەمسەکە لەسەر حکوومەتە دزەکەی ئێمە هەموو مسەمسەکە لەسەر دزیەکانیان لەسەر نەوت فرۆشتنەکانیان چەند ڕۆژێکی تر بڵاوی شەکەمەوە لە هەموو سایتەکە. من پێشمەرگەی ئەو میلەتەم نە بۆ دەوڵەمەندبوون هاتووم و بەشی ڕەنگە زۆریشی لەگەڵ ما بووە هەم لە مەسئولیەتی مەڵبەندە هەم لە پێشمەرگایەتیشە لە دوو شتۆ زۆر دوورم یەکێ مەسایلی ئەخلاقی یەکێ پارە لەسەر شتەکانی تر دیفاع لە خۆم ناکەم و ئەگەر کەسێکی شتێکی لەسرم هەیە زۆر زۆر بێمنەتم بەڵام من ئەمەم هەموو هەیە ئەمەم هەموو هەیە ئەمە مسەمسەکە بە ئیمزای خۆیانەوە لە دزینی نەوت لە بردننی پارە لە هەرچی شتێ ماڵوێرانی کە بەسەر میلەتە هاتووە. لە ساڵی 2015ەوە کاگنێچیر ئەمریکی دەرکردوڵێ تاعینات نییە 3000 کەس ئالێرە بۆ یەک جێگە تاعین کراوە 12000 کەس بۆ پارتی تاعین کراوە لەسا ئەی من ئەگەر شەریکم لە حکوومەتە بۆ ئێمەش 2000مان بۆ تاعین نەکری ئەو 12 کردووە ئەی 2000 بۆ ئێمە کرد. ئێمە بەشدارێکی بێدەسڵاتین لەو حکوومەتە ئومێ دەکەین بە خۆمانە بچینەوە